ئازان ساڵتانە بێت توێژەرێکی کورد مامۆستایەکی زانکۆی کورد لە شاری سێمەنی لەسەر ئاستی عێراق پلەیەکەی دەزێناوە لە بواری توێژینەوە لەسەر پسپۆرەکەی خۆی لە بواری پسپۆرەکەی خۆی. من بۆ قسەی زیاتر لەسەر ئەو خەڵاتەوە هەروەها قسەی زیاتر لەسەر کاریگەریەکان و مەترسیەکانی داهاتوو لەسەر ئاو کە خۆی پسپۆرەکەی لە بوارەیە هاتمنتە لای بۆی کە قسەی زیاتری لەگەڵا بکەم. دکتۆر سەرمەد سڵاو لەبێت تۆم کاتت باش پیرۆز بێ و خەڵاتۆشکە لەسەر ئاستی عێراق پلەیەکەمە دەچێناوە. من باسیشی کورتی ئەم خەڵات و توێژینەوە و بابەتەوە بکەیت. پێشەکی سپاسی جەنابتانەکەم، سپاسی دەستگای پۆلیتیک پرێزەکەم بۆ ئەو خزمەتی کە ئیکەن جێی ڕێز و پێزانینە بە خێراتنتانەکەین. بەنسبە دەو خەڵاتەوە من ماوەی نزیکەی زیاتر لە 3 ساڵە بە بەردەوامی زۆر بە چڕوپڕی سەرقاڵی ئەنجامدانی توێژینەوەی زانستیم و بە حکمیەوەی کە خۆشم ماوەی نزیکەی 10 ساڵ لە دەروی وڵات بووم و خوێندنی باڵاشم لە دەروی وڵات لە یەکێک لە زانکۆ ئاسبەرزەکانی جیهان بەدەست هێناوە. لەوێ ماندوو بووم و لەسەر پرۆژەی گەورە کارم کردووە، کاری توێژینەوەی زانستیم ئەنجام داوە، بۆیە گرنگیم بەم سکیڵەی خۆم داوە تا سوپاس بۆخوا گەیشتین بۆ ئاستی کە لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم بەدەست بێنین لە بوارەکەی خۆماندا. کوری دیکە بەشدار بوون گرنگی توێژینەوەکە چی بووە و تۆ گەشتە بەچی دەرئەنجامێک لەم توێژینەوە زانستی دەشکە بێگومان توێژینەوە زانستیەکان دەمانگەێنە کۆمەڵی دەرئەنجامی باش. بڵێ طبعا ئەمە تەنها یەک توێژینەوەی زانستی نیە، ئەمە بە کۆی گشتی ئەم کۆمەڵە کراتریا بەکارهێنراوە، کۆمەڵی هەڵسەنگاندن. طبعا دەستگاکە دەستگای سکۆپەسەکە مامۆسانی زانکۆ ئاشنان بە و دەستگایەکێکە لە دەستگا گەورەترین داتابیسی ناوەندی بڵاوکراوەی زانستی ئڵسیڤێری جیهانیە. ئەو گۆڤارە زانستیانە لە خۆگرێک کە متمانە پێکراون لە ڕووی زانستیەوە و هیچ توێژینەوە قبوڵ ناکەن ئەگەر جۆرێک لە جۆرەکان داهێنانێکی نوێی تیانە بێت و کۆمەڵە کراتریای هەیە. بۆ نمونە ژمارەی سایتیشن، تۆ کە توێژینەوەیەک ئەنجامە دەیت ئەبێت توێژینەوەکە داهێنانی تیا بێ ئەنجا ناوەندی سکۆپەس با بڵێ قبوڵی دەکات و لە یەکێک لە گۆڤارە زانستەکانی خۆیان بڵاویەکاتەوە. دواتر چەند توێژەری تر پشت بەم توێژینەوەی تۆ ئەبەستن و لە توێژینەوەکانی خۆیانە ئاماژەی پێکەن. بێگومانە بێ ئەو توێژینەوەی ئەوانیش بە هەمان شێوە لە گۆڤاری زانستی ئاسبەرس ئیندێکس بە سکۆپەس بڵاو کرابێتەوە، ئەنجا ئەو سایتیشنت ئەو ئاماژە پێکردنت بۆ حسابە. دکتۆر تۆ توێژنەوەکەش لە بواری بەنداوەکان بووە، قسەیەکی ژەیە دەوترێت ئەگەر ئێستا شەڕ و جەنگی زلهێزەکان وڵاتان لەسەر نەوت بێ بێگومان جەنگ و کێشەکانی داهاتوو لەسەر ئاوە. ئەمێ باسێکی ئەو مەترسیانە بۆ بکەی کە ڕوبڕووی ئاو دەبنەوە بە تایبەت لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە. ئایا بەجددی مەترسی فعلی لەسەر ئاو هەیە؟ بەڵێ بێگومان وەک جەنابەت ئاماژەت پێدا لە چەند ساڵی ڕابردووە کەسایەتە سیاسی جیهانیەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتانی ئەوروپاش ئاماژیان بەوە کردووە کە کێشەی ئاو کێشەیەکە کە ئەبێتە هۆی مەترسی پێکدادانی زۆربەی وڵاتانی جیهان. ئێمەش بەدەرنین لەو کێشەیە بەتەکیت بە تایبەتی ئێمە لە عێراقا گرنگی نەدراوە بە میکانیزمی بەکارهێنانی سەرچاوەکان لە چەند ساڵی ڕابردووە و وڵاتی ئێرانیش خۆی بەدەرنیە لەو کێشانە. بۆیە ئێمە سنووریشمان بە سنووری دەوڵەتی ئێران و تورکیاوەیە، هەردوو وڵات هەوڵیان داوە کە زۆرترین ئاوگل بنەوە و نەهێڵن ئێمە وەکو با بڵێ وڵاتی عێراق و ئەگەر هەرێمی کوردستانیش ژمارکەین ئاوی پێویستمان پێ بگات لەو سەرچاوە ئاویانەی کە هاوبەشین تێدا. طبعا ئەمەی هەردوو وڵاتیش کردویانە پێچەوانەی یاسا و ڕێسانە دەوڵەتەکانی بەکارهێنانی سەرچاوە ئاویەکانە، چونکە هەر سەرچاوەیەکی ئاوی کە لە نێوان دوو وڵاتیان زیاتر هاوبەش بنتیایە ئەبێ بە هەماهەنگی بەکار بهێنرێت. ئازەوە دەکرێت کە دەوڵەتی تورکیا وڵاتی تورکیا دەوێ ئاوی عێراق بگرێتەوە یاخود بە جۆرێک تر ئەگەر نەشیگرێتەوە دروستکردنی بەندا و کاریگەری ڕاستەخۆ دروست دەکات لەسەروی کە کاریگەری پێبێت لەسەر ئاو لە عێراق بە شێوەیەکی گشتی. ئەمە پێم بڵێ مەترسیانە جددین و هەن ئەم مەترسیانە؟ ئەم مەترسیانە زۆر جددینەوە. بەداخەوە دەوڵەتی عێراق تا ئێستا زۆر لاواز بووە لە هەماهەنگی لەگەڵ وڵاتانی دراوسێ، توانم بڵم تاڕادێکی زۆریش هەر نییە. بۆیە لە ماوەی پێشوشە چەند مانێک پێشی سەرۆکۆماری عێراق ئاماژەی بەوەدا کە ئێمە دڵنیاین وەکو عێراق جارێکی تر ئەو بڕە ئاوەی کە جاران پێمان دەگەیشت پێمان ناگاتەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە. بەڵام لایەنی کەمە جۆرە هەماهەنگێک هەبێ کە لایەنی کەم بهێڵن ڕێ بدەن کە بڕی ئاوی پێویست بۆ پڕکردنەوەی کەموکوڕەکان بە ئێمە بگات لەو سەرچاوانی کە هاوبەشین لە نێوان هەردوو وڵاتە. بەداخۆ تا ئێستا عێراق لە کاری پێویستی نەگرتوۆتە بەر هەردوو وڵاتیش، هەم دەوڵەتی تورکیا هەم دەوڵەتی ئێران بەردەوامن لە پێشێلکارە
یاساییەکان لە بەکارهێنانی سەرچاوە ئاویەکان و هەروەها دروستکردنی بەنداوی نایاسایی لەسەر ئەو سەرچاوە ئاویانە و گلدانەوەی ئاو و نەهێشتن بە گەشتنی ئاو بە ئێمە وەکو وڵاتی عێراق. پێویست بە هەرێمی کوردستان پێویست بە پارێزگەکانی هەرێمی کوردستان ساڵانە دەزانین کە بارانیشی باش دەبارێت بەڵام زۆر جار دوایی سێرەکەین کە کاریگەریەکانی باش نابێت بۆ کوشکە ساڵی دروست دەبێت یاخود ناتوانێت ئاوەکە گل بدرێتەوانەیە یاخود ئەمە تا چەند پێویستەکە بە بسانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەچارەیەکیش بۆ و بارانە بارینەی کە یێتە بڵێن ئەبارێتە هەرێمی کوردستانەوانێ خاچی ئەمەوە گل بدێتەوە بووی کە دواتر ئیسفادە و سوودی لێ بێنرێ. بێگومان ئێمە وەکو هەرێمی کوردستان تەبان سەرچاوەکانی ئێمە لە سەدا چلی لە ناوخۆی کوردستانەوە سەرچاوەگرێ لە سەدا 60 لە دەرەوە ئێمە زیاتر لە سەدا 50 ئەو سەرچاو ئاویانی کە هەمانە لە دەوڵەتی ئێرانەوە سەرچاوە ئەگرێت. ئێمە دوو کێشەمان هەیە کەمیان وشکە ساڵی وەکو زۆربەی وڵاتانی جیهان یەکێکە لە کێشە گەورەکان گۆڕانکاری لە کەشوهەوا زۆر بە خێرایی ڕوو ئەدات بە جۆرێکە زانایانی بواری هایدرۆلۆجیش تا ڕادەیەکی زۆر پێشبینیان نەکردو ئەمە خۆی لە خۆیان بێتە کێشەیەکی گەورە بۆ وڵاتی پێشکەوتەکان لەبەری میکانیزمی گونجاو و زانستیان هەیە کێشەکان کەمتر لای ئەوان ڕەنگەداتەوە بەڵام لە وڵاتی ئێمە هەرێمی کوردستان و زۆربەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست زۆر ئەم کاردانەوەکان سەریعتر و خێراتر دەرەکەون ئێمە ڕێژێکی زۆر لە بارانبارین بە فیڕۆ ئەچێ ساڵانە بە حکمی ئەوەی کە تا ئێستا ئەوەندەی من ئاگادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامێکی تۆکمەی نییە بۆ پێشبینیکردنی ڕێژەی بارانبارین و پارامترەکانی تری سەرچاوە ئاویەکان بۆ ئەوی بەپێی ئەو سیستم و بەرنمەیە پلاندا بڕێژێ بۆ داهاتوو لە کاتێکی کە شایەمە کێشێکی تریشمان هەیە ئەو سەرچاوە ئاوانی لە ئێران و سەرچاوەگرێ بە حکمی ئێران خۆی کێشەی گەوری لە قەیرانی ئاوا هەیە یەکێ لەوانێت دەریاچی ورمەیەکێ بوو لە دەریاچە بەناوبانگەکان لە ئێران لەم ساڵانەی دوای لەم دواییانەدا وشکی کرد و دەریاچێ بە تەواوی هەروەها بە زانانی ئێران طبعاً ئێران کۆمەڵە زانای زۆر گەورەی هەیە لە بواری ئاسایشی ئاوە لە جیهان لە زۆربەی زانکۆ ئازبەرزەکان وەکو زانکۆی ستانفۆرد و ییل یونیڤرسیتی و ئیمپریال کۆلێج لەندەن و زانکۆکانی تر توێژینەوە ئەنجامەدەن ئەوان توێژینەوە ئەنجامدا و بەیان دەرکەوتووە کە تا ساڵی 2025 واتە تا دو ساڵی داهاتوو لە سەدا 65 ئاوی بەکارهێنان بۆ بەرهمێنانی کشتتوکەڵ ئێران زیاد دەکات بێگومان ئێران ناتوانێت ئەو بڕەدابین کە بۆیە پشتی بە کۆمەڵە تەکنیک و ڕێکاری تازە بەستوەیەکێ لەوانە تەکنیکی تازەی ئاودێری بۆ ئەوی کەمترین ئاو بە فیڕۆ بچێت لەبەروی ئێران ئەم کێشانەی هەیە بۆیە بەنداوی زۆر دروستەکەوە ئاو گلە داتەوە ئلو کاتە ئێمە تووشی کێشە ئەبین و هەمانگیش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی ئێرانە تایسەوەندی من ئاگادار بووم وەکو توێژەرێک ئاگادار نیم کە هیچ هەماهەنگێک هەبێت خۆش بێمە کۆتا بچارکەم بچاریشی جیاواز لێرە وێنێژی گەورەی مەلک مەحموود هەڵواسیوە جا خۆشی زۆر دژی عێراق بۆ توێژنەوەکەی تۆژە سەر ئاستی عێراقە لەسەر ئاسی هەرێمی کوردستان حەز ناکەی توێژینەوەکان کە یاخۆت ئەتێ لەسەر ئاسی عێراق بێت توێژینەوەکان ئەنجامێ جوابشی ئەوچاری مەلک مەحمودیشم بێتەوە بەڵێ بەتەکی طبعاً مەلک مەحمودی حەفید بە شانازیەوە باپیرە گەورەی منەکەمەنەوەی ئەوەش شانازیەکی گەورەی و هیوادارم بتوانین هەڵگری ئەو نازناوە بین بێگومان من کوردم و کوردستانیم و ئەشمێ هەموو توێژینەوەکانم خزمەت بە هەرێمی کوردستانی ئێمە بکە بەڵام ئێمە کێشێکی سەرەکیمان هەیە کاک عەلی ئێمە لە کوردستان کێشەی داتامان هەیە من خۆم وەکو بە جەنابتم بۆ ماوەی 10 ساڵ لە دەروی وڵات بووم ئیشم لەسەر پرۆژەی زانستی کردو لەسەر سەرچاوەکانی وڵاتی مالیزیا وڵاتی ئوسترالیا تەنانەت سەردانی وڵاتی ئوسترالیام کردووە بۆ ئەو مەبەستە لەوێ داتا زۆر مەزبوطە لێرە ئێمە کێشەی داتامان هەیە داتای تەواومان نییە تا بتوانین توێژینوی لەسەر بکەین من لەم دوایەنەدا لە زانکۆی کۆما دوو خوێندکاری خۆم نار بۆ یەکێک لە بەنداوەکانی کوردستان کە داتا بێن و توێژینەوەی زانستی ئەنجامدەن و خۆشم سەرپەرشتیان بکەم وەکو سەرپەرشتیاری زانستی بەڵام بەداخۆ کە داتاکەیان بۆ هێنامەوە مانگ هەبوو دەکە داوای داتای بارانبارینمان کردبوو مانگ هەبوو 4 ڕۆژ تۆمات کرابوو 26 ڕۆژ دیار نەبوو هیچ تەکنیکێکی جیهانیش نییە تۆ بتوانی 26 ڕۆژی پێ ئەستیمیت کە پێشبینی بکەی بۆیە ناتوانین بەم شێوازەی ئێستا و بەداخەوە یعنی ئێمە زۆر کات پێویستمان بە داتای زۆرە پێویستمان بە داتای 20 ساڵە بەڵام لێرە لە 10 ساڵ زیاتر داتا نایەن کە وەکو داتاش ئێن داتاکە مەزبوط نییە بۆیە ناتوانین بەم بارودۆخەی سەب خزمەت بە هەرێمی کوردستان بکەین ئللا بە حکوومەتی هەرێم گرنگی بەو بوارە بدات و هەماهەنگی لەگەڵ توێژەرانی زانستی پسپۆڕانی بواری ژینگە و هەبێ بۆی کە کێشەکان چارەسەر